ئێوارەی ڕۆژی 27 شەشی 2019 فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک بناری قەندیلیان بۆردومان کرد و لە سەر لۆفەکانی شاخی کورتەکی بناری قەندیل ئۆتۆمبیلێکی هاوڵاتیانی مەدەنیان کردە ئامانج. لە ئەنجامدا 3 هاوڵاتی شەهید بوون و 7 هاوڵاتی دیکە بریندار بوون. هەموو شەهید و بریندارەکانی ئەو ڕووداوە ئەندامی یەک خێزانن و لە ناویاندا منداڵی بچووک و ژن هەیە کە خەڵکی شارەدەی چوارقڕنەی سەر بە ئیدارەی ڕاپەڕینن. کاتژمێر 7 بەیانی هەمان ڕۆژ بۆ کارکردن لە باخەکەیاندا ڕۆشتون بۆ گوندی ئاشقوڵکەی سەر بە شارەدەی سەنگەسەر و ئێوارەی هەمان ڕۆژ لە کاتی گەڕانەوەیاندا کراونەتە ئامانجی فڕۆکە جەنگیەکانی تورکیا. ئەم ڕێگایە ڕێگای سەرەکی بەکارهێنانی 150 گوندە کە هاوڵاتیان ڕۆژانە بۆ هاتوچۆکردن و پێداویستەکانیان بەکاری دێنن و ڕێگای سەرەکی ڕۆشتنە چۆمانە و حاجی ئۆمەران. ئەمە دووەم ڕووداوە. 8 ساڵ لەمەوبەر و لە 21 2011دا فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە لۆفەکانی شاخی کورتەکی بناری قەندیل بەردومانی ئۆتۆمبیلێکی هاوڵاتیان کرد و بەو هۆیەوە 7 ئەندامی یەک خێزان شەهید بوون کە منداڵی ساوایان لەناودا بوو. پێش ئەوێش گوندی کەندەکوڕیان بۆردومان کردبوو بە هۆیەوە چەند کەسی مەدەنی شەهید و بریندار بوون. بۆردومانە بەردەوامەکانی سوپای تورک بۆتە هۆی تووڕەبوون و ناڕەزایەتی هاوڵاتیان و گوندنشینانی بناری قەندیل نیگەرانیشن لە بێدەنگی حکوومەتی هەرێم. ناڕزای خۆم بەرامبەری دەوڵەتی تورکیا دەردەبڕم، ڕستوا شەرمەزاری دەکەم. ئێمە چەند ساڵە لە بناری قەندیل ئێمە هیچ ژیانێکمان نەماوە. ئێمە دەوڵەتی تورکیای ئەو چەند ساڵێکەوە 13 ساڵە هێرش دێنتە سەر بناری قەندیل، خەڵکی سڤیلی بێتاوان قەتڵ و حام دەکا ئەو دوێنێ ئێوارە ئەو خەڵکی سڤیل هەموو خەڵک شایەت حاڵە. ئەگەر ئەو سارە فڕۆکانی تورکیای بۆ خۆیان چونە سەر شینایی بکەن، بۆ خۆیان بچون ڕزوباغی خۆیان ئاودەن لە کاتی گەڕانەوە فڕۆکانی تورکیا لە ڕێگای سەرەکی داوە. ئەو ڕێگای سەرەکیە هەتاکو دەگاتە مەسیف، هەتا دەگاتەوە هەولێر و کۆی و قەڵانزە و مارەدوێ ڕێگای سەرەکی هاوڵاتیانە. داوا لە هەموو لایەکان دەکەم هەموو تار لەسەر دەوڵەتی تورکیا بدەن، بە حکوومەتەکان بڵێن بێدەنگ نەبن. چۆن بێدەنگ دەبن بەرامبەری دەوڵەتی تورکیا؟ ئەگەر بێ ڕۆژانە خەڵکی بناری قەندیل قەتڵ و حامکە هەمووی بۆ کاری بازرگانی هەمووی بن پۆش دەکەن. ئێمە چۆن دەبێ خەڵکی گەلی کورد خەڵکی خۆی بخاتە بەردەستی دەوڵەتی تورکیا بۆ بەرژەوەندی خۆی؟ هەتاکو ئێستا حکوومەتی عێراقی، حکوومەتی پەرلەمان، حکوومەتی هەرێمی کوردستان، ئەندام پەرلەمان بڵێن بەرپرسانی کورد، هەتاکو ئێستا مافی مرۆڤ، هەتاکو ئێستا بێدەنگ بوونە بابێن بۆی خۆیان یەک ڕۆژ لە بناری قەندیل بژن بزان بناری قەندیل لە چ زەحمەتێکدایە. بەڕاستی ئەوەی کە ئێستاکە ئەمڕۆ کاکرێ بەرامبەر بە دانیشتوانی خێر لە خۆنەدیوی بناری قەندیل زوڵمێکی 100% چکە ئەوەی کراوە بەڕاستی لەگە هیچ هێزێکی سەگدار نییە، بەڵکو تەنها بەرامبەر بە خەڵکی سڤیل و خەڵکی خێر لە خۆنەدیوە کە ئەو خەڵکانە بۆ کار و کاسبی ڕویان لە گوندەکەی خۆیان کردیتەوە، بەڵام بەداخەوە کە لەژێر هەڕەشە و هێرشی فڕۆکەکانی دەوڵەتی داژیکەری تورکیا ئەوانە بوونە قوربانی. نەخێر بە پێچەوانەوە ئەوەی کە تورکیا ئەیکە ئەمڕۆکە هیچ لە ناوی یاساوڕێسەکانی ئاینی پیرۆزی ئیسلامدا جێ نابێتەوە. ئێمە ئەگەر بەراورد بکەین و تەماشایەک لە ئاینی پیرۆزی ئیسلام کەین و مێژووی ئیسلام هەلە سەرەتایەوە تا ئەمڕۆکە کە ئەبینین ئەو زۆرە هەڵوێستانە بە هیچ شێوەیەک لە ئاینی پیرۆزی ئیسلامدا جێ نابێتەوە. ئەمە تەنها پاساوێکە بۆ ئەو کردەوە دژمنانە کاریەکانی خۆی، ئەگەر نا بە هیچ شێوەیەک لە دیندا ئەم شتە بوونی نییە. سەبارەت بە زەرەر و زیانەکانی ئەو داگیرکاریەی دەوڵەتی تورک لە بناری قەندیل، محەممەد حەسەن هاوسەرۆکی شارەوانی بناری قەندیل باسی زیانە مادی و گیانیەکانی بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی سوپای تورکیا دەکات. بەداخەوە دەوڵەتی یارکرد تورکیا وەکو دەزانین لە ساڵانی لە 2000ەکانەوە بە بەردەوامە لەو بۆردومانانە بۆ سەر خەڵکی بناری قەندیلدا تا ئێستا زیاتر نزیکە لە 30 شەهیدی هاوڵاتی لە بناری قەندیلدا هەیە، بەدەیان کەس بریندار بوون، بە سەدان گوند تووشی ڕوخان و لە ناوچوون بوون و خەڵکێکی زۆر بەهۆی ئەوە گرفتار بوو کە تا ئێستاش بەدەست کاریگەریەکانی ئەو بۆردومانەوە دەناڵێنێت ڕزوباخ و
ئاژەڵ و مێشهنگ و زۆر بواری ترکە ڕۆژانە کە داهاتی خەڵک لەسەر ئەو بەروبوومانەیە لە ناو دەچن و خەڵک شەهید و بریندار دەکرێت هەموو ئەمانە لە ئەنجامی ئەو بردومانە ڕەشبگیریانێک کە دەوڵەتی داگیرکاری تورکیا دەیکاتە سەر خەڵکی سڤیل بەداخەوە لە هەموو ئەو بردومانانەدا خەڵکی بێتاوان شەهید و بریندار دەبێت ماڵی خەڵک وێران دەبێت و وەکو باسیشم کرد بێ هەڵوێستی هۆکارە بۆ دووبارە بوونەوەی ئەو بردومانانەدا و هەروەها بەهۆی ئەو بردومانە زۆر جار ئاگر دەکەوێتەوە و زەرورزیانی ژینگەی زۆریش بە ناوچەکە دەکات وەکو کە لە بردومانە و لە ڕابردووشدا هەبووە بۆیە ئەو بۆ دەنگیانە هەوکارن بۆ دووبارە بوونەوەی ئەو بردومانانە بۆیە لێرەوە داواکاری لە جەماوەری خەڵکی وڵات پارێزی کوردستان دەکەین کە ئەم جارەیان هەڵوێستێکی جدی بنوێنن لە ئاسی شەقامدا هەرچەندە دەسەڵاتی باش و ڕێگرێت لە بەرامبەر هەر چالاکیە کە دەکرێت ئەمڕۆ دژیدا ئەو داگیرکاریانەدا ئەوە جێگای شەرمەزاریە بۆ دەسەڵاتی باشوورکە کە ڕێگە بە چالاکی مەدەنیش نادات بۆ ئەوەی لە دژی ئەو داگیرکاریانە پێویستە گەل ئەو ڕاستیە بزانێت کە شەقام گرنگە بۆیە هەر هەڵوێستێک لە هەر لایەنێکەوە بێت بە هەر جۆرە هەڵوێستێکی بچووکیش بێت نیشاندان دژی ئەو داگیرکاریە بێگومان جێگای خۆی دەگرێت بۆیە پێویستە گەلەکەمان لەم ڕەوشە ئاگادار بێت کە دەوڵەتی داگیرکاری تورکیا ئامانجی داگیرکردنی تەواوی باشووری کوردستانە. ئەمە دیارخەری ئەوەیە کە دەوڵەتی تورکیا بە شێوازێکی عەلەنی و ئاشکرا داگیرکاری و درڕندەی خۆی بەرامبەر گەلی ئێمە نیشانەدا بۆ ئەو گرنگ نییە کە لە دەرەنجامی داگیرکاری و هێرشەکانیدا کێ دەبێتە ئامانج و کێ دەبێتە قوربانی. ئامانجی ئەو داگیرکردنی تەواوی کوردستانە. گەلۆ بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێک لە حەزبە سیاسیەکان و تا ئاستێ کۆمەلگای باشووری کوردستان لە چ چوارچێوەیەکدا و بە چه حیجەتێک